بۆ نووسینگەی کەرکووکی پەرلەمانی عێراق بابەت گواستنەوەی مامۆسایان و فەرمانبەران سڵاوی پەروەردە و زانست بەڕێزان ئێمەی مامۆسایانی خوێندنی کوردی لە شاری کەرکووک لە ساڵی 2023 خزمەت بە منداڵانی شارەکەی خۆمان دەکەین لەسەر وەزارەتی پەروەردەی هەرێم دامەزراوین و تەنسیب بین لە بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی لە کەرکووک بۆیە بە مافی ڕەوای خۆمانی دەزانین کە میلاک و خزمەتەکەشمان بگەڕێتەوە سەر میلاکی شارەکەی خۆمان بۆیە داواکارین وەک هاوڵاتیەکی عێراقی مامەڵەمان لەگەڵ بکرێت و وەک کێشەیەکی عێراقی تەمەشای کێشەکەمان بکرێت نەوەک کێشەیەکی سیاسی ئەوەی شایەنی باسە لە دوادیدارمان لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان لاری نەبووە ئەگەر گواستنەوەکە ئارەزوومەندانە بێت بۆیە ئێمەش بەو کارە هەستاین ئێستا زیاتر لە 3000 مامۆسا داواکاریان پڕ کردوەتەوە لامان بۆیە چەند خاڵێک داواکاریەکانمان ئەخینە بەردەسی ئێوەی بەڕێز یەک گواستنەوەی ڕاژە و خزمەتی ئەو مامۆسا و فەرمانبەرانەی کە ئارەزوومەندانە فۆرمیان لای ئێمە پڕ کردوێتەوە دوو تەرخانکردنی بودجەیەکی تایبەت لە بودجەی ساڵی 2020 بۆ موچەی مامۆسایانی خوێندنی کوردی لە کەرکووک هاوتای مامۆسایانی هەردوو خوێندنی عەرەبی و تورکمانی لەم شارە سێ داوا لە بەڕێز وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان دەکەین کە بەڵێنەکەی بێنێتە دی و ڕێکارە ئیدارەکانمان بۆ جێبەجێ بکات ئێمە سوورین لەسەر داواکاریەکانمان لە کاتی پشتگوێخستنی داواکاریەکانمان هەڵوێستی تونترمان دەبێت و